ئامانجی ئێمە لە فێرگەی تۆپی پەیڕانیە پێگەیاندنینەوەیکی تەندروستە و دوورکەوتنەوەی منداڵانە لە کۆمەڵێک کشتی لاوەکی ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی ورشەوە گەنجان منداڵان مێر منداڵان کچان لێرەدا لەناو یاریگادا کۆبکەین و لە ڕێگەی ئوستافە خۆبەخشەوە. شان بەشانی کوڕان لە فێرگەکە مەشق ڕاهێنان دەکەین کۆی کچەکانمان لە ڕێژەیەکی بۆ خۆتان دەبینن ڕێژەیەکی باشی لە کچانمان هەیە لە ناو فێرگەکەدا لە ئاسە جیاوازەکاندا دێن بۆ ڕاهێنان هەفتانە 2 ڕۆژ تەمرین دەکەین بە حکمی ئەوەی کە بە ئەو هەلو کاتێک هەمومان دەگونجێت دێن ڕاهێنان ئەنجام بدەین. پانزە ساڵ لەمەوبەر لای حاجی عوسمان و فێری ئەم کارە بووم حدودەن 2 ساڵ کوڕێکی برازای خۆشم هاوردە لام کاری ئەم کارمانە کردووە کاری وڵاتاوین کۆپان وڵات شتەمان دروستە کرد بەس ئەم مەرزی خۆمانە بوو لە ساوجۆ بگرێ لە دەرەتفێکانیسانانەوە بووە لەوێ کارما کردووە دوای 2 ساڵە کارەکە تاهتێت بوو لێرە نەما. مەواد ئەوەڵێ ئەم کاریچە ئەمە لە نەوە دروستی شوعی پێکەین ئەلبەت نەوە قەدیمیەکان نەماوە ئیسە نەوەی دەستگا دروستێکە نەوەی گەرەکە پەتووی گەرەکە پەژمی گەرەکە بۆ ناو تیرەکانی بۆ ناو یەرمەکانی دوایەوە گەردەنەوە سەرگەردەنەی هەست ئەوانیچە بۆ تیکە بڕۆژانە دروستەکرێ بەس قەدیمی جاجممادا بەم سەرکەفەڵانە یا سەرسمتی پێژن ئیسە پارچەیەتر جەدید داهاتووە. أو خم باردة نوعي هاش نوعي فرق مثلا سولانة الكتريكا بشك يعني هيكلة وان ديكور وان حواصل وان فرقا موتور وان بس أكثر شيء عاطل بينا موتوري في قافي سلاجة عن مباردة وان شدش مولدة راستی اگه بجنف مصالحه خلک ما بلکه چتین خیره خودی اش بر چونو خاطرنا که هر به هم یا گشتی و هم جیا مالیدا یا مالیدا ده بینه برای خود ولتاژ گلک نادت که هر گلک نادت دیبرت ته جای دی تمری و دیبرت ته جای دی تمری و اتش دی بر من اعتبار خود و همین اتوماتیکن اوه تنه اتوماتیک آنش تکنولوژی بلکه تحمل هم دی نبود که بر بتو تمرد بر بتو تمرد ولی دی سوش تفاصیل مصالحه تجیب خیره ما چتین خیره خودی براستی